لزور كاس ويا منيته كوامايلي بريناكم دروياتاكو من مابن لو خم دي بريناكم هزار حوري وفرشتاي جوان بچاويكي برينادم هزار حوري وفرشتاي جوان بچاويكي برينادم بدل گرتو ما تامردم به جوره برينادم بدل گرتو ما تامردم به جوره برينادم بەناوی ناوەندی ڕووناکبیری شارباژێڕ و ستافی گۆڤاری شارباژێڕەوە سوپاس و دەستخۆشی لە برای بەڕێزمان کاک دکتۆر تا ڕەسوڵەکەین لە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت وەک ڕێز و وەفا ئەرچی دروستکردنی پەیکەری شاعیری مەزن مامۆستا جەمال شارباژێڕی گرتە ئەستۆ دەستخۆشی لە هونەرمەندی پەیکەرساز کاگارام هۆگرەکەین بە دروستکردنی پەیکەرەکە دەستخۆشی لە بەڕێوەبەرانی مەراسیم بە درێژایی مێژوو باخچەی گوڵ و گوڵزاری ئەدەب و هونەر لە شارباژێر بە پێی قۆناغەکان چەندین گوڵی بەرهەم هێناوە لە ڕابردوو تا ئێستا کە بوونەتە پێشەنگی کوردایەتی و نیشتمان پەروەری و مرۆڤایەتی و پێکەوە ژیان لەوانە پیرەمێردی نەمر بێکەس مەحوی شێخ مافی نۆدێ کاکەی فەلاح نەجمەدین مەلا شەکیب عەلی مەردان هیزرانی شوانە گەڵاڵی مامۆستا عەبدولستار شارباژێڕی تۆفیق وەهبی بەک چەندانی تر ئەوانەی لە ژیان داماون درێژە بە کاروانی ئەدەب و هونەر دەدەن مامۆستا جەمال شارباژێڕی لە مێژوو ژیانی خۆیدا توانیوێتی خەم و ئازار و عشق و خۆشەویستی بۆ ژیان ئاوێتەی یەکتر بکات و لە ملوانکەی هەزاردەنگەی شارباژێردا بکاتە گەردنی نیشتیمان ئەو نیشتیمانەی بە درێژایی مێژوو سوورە بە خوێنی شەهیدانی لە ئێستادا نیشتیمان هاوار دەکات و تووڕێیە لە سیاسیەکان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو نەیانتوانیوە سیستەمێکی ئیداری و یاسایی و دیموکراسی و دادپەروەری لە وڵات بەڕێوە برن کە جێگەی ڕەزامەندی هاونیشتیمانان و هاوڵاتیانی وڵاتانی دەرەوە بن نیشتیمان هاوار دەکا تاکەی لە نێوان چوار بەرداشی دوژمناندا بەهاڕێین و ببین بە سۆ کوردایەتی و خوێنی شەهیدان بچێ بە فیڕۆ نیشتیمان هاوار دەکا تاکەی سوود لە ڕابردوو وەرناگرن و یەک ناگرن بۆیە لە ئێستادا ئەرچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە ژیرانە و لۆژیکانە پێداچوونەوە بە سیستەمی حکومڕانی کوردستان کەن و داوای لێبوردن لە میلەت کەن و بە ئاشتی و پێکەوە ژیان ماف و ئازادی و خۆشگوزەرانی بۆ هاو نیشتیمانیان فەراهەم بکەن و نیشتیمان ئاش بکەنەوە. زۆر سپاس.